قوتابیانی خۆشەویست لە ئەوانەی هەشتن لە بیکاری پۆلی 12 زانستی لە بەشی یەکەم لە کەرتی سێم باز لە بوار و مەودا دەکەین. بزانین بوار چیە و مەودا چیە. بوار واتە ئەو نرخانەی لە X هەن کە پێناسەکراو بێت لە نەخشەکە، وایش واتە ئەو نرخانە، مەوداش واتە ئەو نرخانەی وای کە لە نەخشەکەدا پێناسەکراو بێت. هەندێین باسی ئەوەی دەکەین کە بواری ئەو نەخشانەی کە هەموو ژمارە ڕاستیەکان واتە سالب ئینفینیتی لۆ موجب ئینفینیتی، کە سالب ئینفینیتی موجب ئینفینیتی هەمیشە ماوەکان پشتی لە سالب ئینفینیتی موجب بکەواتە هەرگیز نابێت لە کاتی نووسینی ماوە ڕووی لە سالب ئینفینیتی یا موجب ئینفینیتی بکەیت. چەند نەخشەمان هەیە کە بواریان ئابێت. نەخشەی ڕادەدار واتە چی؟ واتە f(x)ەکسانە بۆ نمونە چمان هەیە 3x بەتوانی 2 سالب 2x بەتوانی سەمیمێن نەخ 3x بەتوان 2 سالب 3x 2x هەر شتێکی لەو شێوەیە بوو ئەوە دەڵێن بواری ئاڕە. دووەم شت کە هەمانە ڕەجی تاک نەک زوود باشە نەک ڕەجی دووجا، باسی ڕەجی تاک دەکەین دەڵێن هەر نەخشەکمان دیت کە ڕەجی تاک بوو ئەوە ئەو نەخشەیەش بواری دەبێتە ئار، دەبێتە هەموو ژمارە ڕاستیەکان. هەروەها نەخشەیەکی دیترمان هەیە کە چیە؟ نەخشەی نەگۆڕ. نەخشەی نەگۆڕ مەبەست لە نەخشەی نەگۆڕ چیە؟ واتە تەنیا ژمارە بێت، واتە تەنیا ژمارە بێت 3 2 پا 1 لە 2 هەموو ژمارە ئەو نەخشانش بواریان ئارە. چمان هەیە؟ بەهای ڕوت. هەر نەخشەیەکی بەهای ڕوتمان دیت ئەوە واتە بواری ئارە. تەبحەن ئەوانەی کە باسمان کرد پێشوی دەست شکایەتکردنی پرسیارەکان بکەین ئەتوو ئەگەر ئەو زۆرە نەخشان دی ڕاستەوخۆ بوارەکەی ئاڕە پێویست ناکە ڕوونکردنەوەیان لەسەر بن. ئێستا دێین باسی نەخشەی کەرتی دەکەین، بزانین نەخشەی کەرتی چۆنە. تەبعەن لە نەخشەی کەرتی چمان هەیە؟ بوارمان هەیە و هەروەها مەودامان هەیە. چۆن بواری نەخشەی کەرتی دۆزینەوە؟ ژێر کرد یەکسان دەکەم بە سفر. هەمیشە ژێر کرد کە بۆ نمونە x کۆ هەر ژمارەك هەبوو لێرە دێ یەکسانی دەکەی بە سفر و x یەکسان دەبی بە ژمارەك، کەواتە بوار دەبێتە چی؟ ئار جگە لەو ژمارەیە، یا دەڵێ سالب ئینفینیتی هەتا دەگێ ژمارەکە. دوای ئەوەی هەمیشە ژمارە چیە؟ لێرەش لە کاتی کرددا ژمارەکانیش ڕویان لە ماوەکان نییە. یەک بە یەکگرتن لەگەڵ چی؟ لەگەڵ دیسان ژمارەکە هەتا دەگاتەوە موجب ئینفینیتی. بەو زۆرە دەنووسرێ، بەو زۆرە دەنووسرێ، دەڵێ x یەکسان نەبیت بە ئەو ژمارەی کە هەیتمان بە هەر سێ زۆریان دەنووسێت کە ئەو دوو زۆرەیان زیاتر دەنووسرێ. بۆ شێوەیە بواری نەخشەی کەرتی دەدۆزینەوە. بزانین مەودای نەخشەی کەرتی چۆن دەدۆزرێتەوە. طبعا مەودای نەخشەی کەرتی دوو حاڵەتمان هەیە. حاڵەتێک ئەگەر هاتوو ژمارەکمان هەبوو لەسەر ئەکسەکە، ئەکسەکە طبعا دیارە توانیەکەن. ئەگەر لێبیرتان بی لە بابەتی وێنەکەشان باسمان کرد ژمارە لەسەر توانی ئەکس چۆن وێنەی دەچێشی. لەو حاڵەتە ئەگەر هاتوو ژمارە لەسەر ئەکس بووە بێ ئەوەی شیکارێکی ڕاستەخۆ دەڵێن ئار جگە لە سفر، ئار جگە لە سفر، یعنی مەودا کە هەموو ژمارە ڕاستیەکانە جگە لە سفر ئەگەر هاتوو ژمارە لەسەر ئەکسمانە بوو. ئەگەر هاتوو ئەکس بەتوانی بۆ نمونە ئەی ئەکس بەتوان دووم هەبوو لەسەر بی ئەکس بەتوانی 2، یعنی توانی سەرە و ژێرەی کرد هەمان توان بوو، ئەو کات دەڵێن ئار جگە لە ئەی لەسەر بی، یا دەڵێن سالب ئینفینیتی دەگەین ئەی لەسەر بی یەکگرتن لە ئەی لەسەر بی لۆ موجب ئینفینیتی کە بۆ دوو زۆری گوتمان بۆ هەمووان وا دەتوانین بینووسین. کەواتە ئەگەر هاتوو لە نەخشەی کەرتم هەبوو ژمارە لەسەر ئەکس بوو ئار جگە لە سفر ببێ هیچ گومانەک. ئەگەر هاتوو سەرە و ژێرەی کرد هەمان توان بوون، هاوکۆڵکەکانی سەرە و ژێرە دەبنە ئار جگە لە هاوکۆڵکەکانی سەرە و ژێرە. لە بۆ بوارەشمان ژێر کرد یەکسان دەکەین بە سفر و ئەکس دەدۆزینەوە، بوار دەبێتە ئار جگە لەو ژمارەی کە لە ژێر کردمان دۆزیۆلۆ لە بەرەوەی گە ژمارەکە دابنێمەوە دەبتە سفر کە ئەو کات پێ دەبتە پێناسەنەکە لە بەرەوە دەبتە هەموو ژمارە ڕاستیەکان جگە لەو ژمارەی کە هەمان. ئێستا دەین پرسیارێک لەسەر شکار دەکەین، زانین چۆن شکار دەکەین.
مەودای چ بدۆزۆ f(x) یەکسانەیەک لەسەر x کۆسێ لەوە دۆزینەوەی بوار چ دەکەین x کۆسی یەکسان بە سفر x یەکسان دەی بە سالب سێ کەواتە بوار دەبیتە چ سالب ئینفینیتی هەتا دەگەینە سالب سێ بێگرتن لە سالب سێ لەوە موجب ئینفینیتی باش ئەو بوار یا دەڵێ چ r جگە لە سالب سێ دەکرێت بەو شێوێش بنووسێ کە هەردوو ماوەکان تەمان گوتمان ئاگاداری ئەو بکە ڕووی ماوەکان چۆن لە بۆ دۆزینەوەی مەودا گوتمان ژمارە لەسەر x ئەگەر توانیەک بوو ڕاستە خۆ دەبتە r جگە لە چی لە سفر خەڵاس یا دەڵێ سالب ئینفینیتی هەتا سفر بێگرتن لە سفر لە بۆ موجب ئینفینیتی بە هەردوو زۆری دەتوانین بینووسین ئەبوو شێ بوار و مەودای دەدۆزمەوە ئەگەر کەرتێکی لە شوێن هەبوو نمونەی دوای ئەو چیمان هەیە f(x) یەکسانە 3 کەم 2x لەسەر x کۆ 5 سەرەتا با مەودا بدۆزینەوە لێرە گوتمان ژمارە لەسەر x لێرە چم هەیە x توانێک دووبارە x توانێک گوتمان ئەگەر سەرە و ژێرەی کرد یەکسان بوو هاوکۆڵکەکانی دەنووسم یعنی دەبیتە r جگە لە چی هاوکۆڵکە واتە ژماری لە پێش x چمان هەیە سالب دوو لەسەرەوە لە خوار لە پێش x کە هیچ نەنووسرا چییە یەک کەواتە بتە r جگە لە سالب دوو یا دەڵێ سالب ئینفینیتی هەتا سالب دوو بێگرتن لە سالب دوو لە بۆ موجب ئینفینیتی لە بۆ دۆزینەوەی مەودا دەین چی دەکەین مەودا ئابوورم بوار ژێر کە یەکسان دەکەم بە سفر x کۆ 5 یەکسانە بە سفر کەواتە x یەکسان دەی بە سالب 5 کەواتە دڵێن r جگە لە سالب 5 یا دەتوانین بڵێن سالب ئینفینیتی تا سالب 5 بێگرتن لە سالب 5 لە بۆ موجب ئینفینیتی زۆر زۆر ئاسانە لۆ بە هەردوو شێوەی دەنووسم چکە هەندێک جار لە وەزاری بەو شێوەیە لاوجارنەکان هەیە هەندێک جار بەو شێوەیە و گوتشمان دەتوانین بەو شێوەیەش بنووسرێ x جگە لە با بڵێن ئێرە چمانێ سالب 5 بەو شێوەیەش دەکرێت بنووسرێت ئاگادارم بەس کەم بەو شێوەیە زیاتر بەو دوو شێوەیە دێتەوە ئێستا کە فێری بووم بوار و مەودای نەخشەی کەرت چۆنە دۆزمە ئێستا بوار و مەودای نەخشەی ڕەگی دووجا ئاگادار بە ڕەجی دووجا نەک ڕەجی سێجا کە گوتمان هەمیشە بواری ئارە بوار و مەودای نەخشەی ڕەگی دووجا ئەگەر هەمامو چۆن دەدۆزینەوە تەبحان دوو حاڵەتمان هەیە و دوو حاڵەتی دیکەشمان دەمینێت لێرە باسی دوو حاڵەت دەکەین دوو حاڵەتی کرد کە دەمینێت چییە دوایی دێن باسی دەکەین و حاڵەتی نەخشەی نیوە باز نەمانەیە بەڵام ئێستا پێویستە کە بزانین ئەو دوو حاڵەتی هەمانە چۆن حاڵەت ئەگەر هات و کرد بوو یعنی لە ژێر کەر ڕەجی دووجام هەبوو ئەگەر هات و ڕەجی دووجام بە بێ کرد هەبوو ئەگەر هات و ڕەجی دووجام لە ژێر کرد هەبوو ئەو کات داوای بوارم لێ دەکات لەوە دۆزینەوەی بوار دەڵێن x ناوڕێکە هیتمان هەرچمان هەبوو مەسمێکسەوە ناوڕێک هەرچم هەبوو گەورەتر لە سفر یەکسانەمان نیاگەدار بە لە حاڵەتی کە یەکسانەم نیە کە یەکسانەم نەبوو واتە ماوەکە بە هیچ شێوەیەک کێشی پێیان ڕووی تێناکات ماوەکە ڕووی لەو ژمارە یا لەو ئەکسەکە دەدۆزرێتەوە ناکات کە دوای لە شکارکردن باش تێ دەکەن لە حاڵەتەکە کرد نەبوو بوار و مەودا چۆن دەدۆزرێتەوە ئەگەر تەماشا بکەم لە حاڵەتەکە کرد و تەنیا دەڵێم بوار بەڵام لە حاڵەتەکە ئەگەر هات و کرد نەبوو هەم داوای بوار هەم داوای مەودا دەکات کەواتە دووبارە لە پیکاری پۆلیڤاڵزەی زانستی لە حاڵەتی کرد گوتم ژێرەی ئەکسی تواندومان هەبوو داوای مەودا ناکات ئەگەر ڕەجیشمان هەبوو لە ژێرکرد بە هەمان شێوە داوای مەودا ناکەین تا ئێستا پرسیاری لەو شێوەمان نەبووە کە داوای مەودا بکات یا پرسیاری لەو شێوەی تێدا نییە ئەگەر هات و ڕەگ نەبوو بوار و مەودا چۆن دەدۆزینەوە لە بۆ دۆزینەوەی بوار هەر وەکو ئەو بەتەن یەک جیاوازەیە ناوڕێک گەورەتر و یەکسان لە سفر کەواتە یەکسانەم هەیە دەبی ئاگاداربی لە کاتی ماوەکاندا دەبێت ڕووی لە ژمارەکەی ماوەکە و لە بۆ دۆزینەوەی مەودا دەڵێن چ وێنە کەواتە دەی بگەڕێمەوە لۆ یەکەم وانە کە باسی وێنەم کردیە بەجددی لە بوار و مەودا ئەگەر بتوانی بە وێنە بەبیر بێتەوە یا بتوانین بە وێنە بیکەی ئەو زۆر زۆر ئاسانتر بوار مەودات پێ دەدۆزێتەوە ئێستا دێین بزانین
لە بوار و مەودای ڕێک کە باسم کرد ئەگەر نمونونێکمان هەبی چۆن شکاری بێت. ئێستا کە باسی ڕێکمانگر چۆن دۆزێتەوە پرسیارێکمانی بوار و مەودای ئەفیکسێکسانە بە سالب 2 کۆ ڕەجی x کەم 5 بدۆزەوە بوار و مەودا. ئەگەر مەودا بدۆزینەوە تەبحەن مەودای ڕەجی دووجە زۆر ئاسانە. چۆن ڕەجی دووجە ئەگەر پێش ڕێک موجب بوو ئەو واتە موجب ئینفینیتی، پێش ڕێک سالب بوو واتە سالب ئینفینیتی. باشە ئێستا پێش ڕێگەم چییە؟ موجب بۆ دەزان موجب ئینفینیتی لەگەڵ کامەی لەگەڵ ئەو ژمارەی لە پێش ڕێکێ، یعنی 3 کۆ مثلا 2 کۆ ڕەجی ئەوە 4 کۆ ئەو ژمارەیە لەگەڵ ئەو نیشانەی پێشە خۆی تەماشا دەکەم. سالب 2 چمە هەیە لێرە موجب ئینفینیتی کەواتە لە موجب ئینفینیتی بڵێن لە سالب 2 لۆ موجب ئینفینیتی دەبتە مەودا سالب 2 تا موجب ئینفینیتی. تەماشاکە سالب 2 ماوەکە ڕووی لەوە لە حاڵەتی کرد بە هیچ شێوەیەک ماوەکان ڕوویان لە ژمارە نەدەبوو، بەڵام لە حاڵەتی ڕێک گوتمان ناوڕە گەورت یەکسانم هەیە لە بۆ بوار لە بۆ مەوداش بە هەمان شێوە ژمارەکان ڕوویان لە ماوەکانە ئاگادارون چکە زۆر کات پرسیاروزایی لە هەڵبژاردن تەنیا بۆ زیاد دەکرێتەوە. مثلا هەڵبژاردنێک ماوەکە ڕووی لە ژمارەکەی هەڵبژاردنەکەی کە ڕووی لە ژمارەکەی کەواتە لە حاڵەتی ڕێک هەمیشە ڕووی لە ژمارەکەی ئەگەر ڕێکەکە لە ژێر کرد نەبوو، بەڵام ئەگەر لە ژێر کرد بوو ڕووی لە ژمارە نییە. لەسەر دەبتە سالب 2 و موجب ئینفینیتی کەواتە ئەگەر هاتوو ڕێگم هەبوو ژمارەکە لە بۆ نیشانەی پێش ڕێک سالب بادەنگۆ سالب ئینفینیتی حتا سالب 2 موجبە دەڵێ موجب ئینفینیتی. زۆر زۆر ئاسانە لە بۆ ڕێک کە گوتم سێ وێنەی بکێشە. ئێستا دێم هەر هەمان نمونە بە وێنە شکاری دەکەم چۆگەر بە وێنە بتوانانی زۆر ئاسانتر شکار دەکرێت. بوار چۆن دەدۆزێتەوە دەمانگۆ ناو ڕێک گەورەتر و یەکسان بە سفر ئاگاداری یەکسانەوە کەواتە دەبتە x گەورەتر و یەکسان لە چەند لە 5 x گەورەتر و یەکسان لە 5 یانی چی؟ یعنی ئەگەر ئەوە هێڵەکەمان بیت هێڵی ژمارەکان ئەمن ئەلێرە بچم هەیە 5 دەرێ x گەورەتر و یەکسان لە 5 گەورەتر لە 5 لە بۆ کام لای دەڕوان نوکە تیژەکە لە بۆ کوێ لە بۆ لای ڕاست ئەو نوکەکە تەماشاکەم کەواتە ئەوش لە بۆ لای ڕاست دەڕواتە کوێ دەڕواتە موجب ئینفینیتی یعنی 5 ڕووی لەوە هەتا موجب ئینفینیتی دەبێتە چی؟ دەبێتە بواری نەخشەکە. ئەو ماوانە کە دەینووسن هەمیشە ئێکس لە دەستە چەبی ژمارەکە لە دەستە ڕاست بیت کە لە ڤیدیۆ پێشەوە زۆر بە تاکید مەسەلە کوردە چونکە ئەگەر هاتوو ژمارە لەو دیوە بیت هاتوو ئەو ماوەی دەبی پێچەوانە بنووسێەوە یان لێت تێکەڵ دەبیت وا بکە هەمیشە ئێکس لەولایە ژمارەکەش لەولایە بەو شێوەیە بوار و مەودای ئەو نەخشەیەمان دۆز. ئێستا دێین هەر هەمان نمونە بە وێنە حەی دەکەین بزانین بە وێنە چۆنە. هەر هەمان پرسیار دێین بە وێنە بوار و مەودا دۆزینەوە کەەوە زۆر زۆر ئاسانترە و بەڕای من هەموو پرسیارەکان بە ئەوەی کە کرا بە وێنە کێشان بیکێشن و شکاریکەن. چم هەیە x کەم 5 لە ژێر ڕێک کەواتە x کەم 5 لە ژێر ڕێک یەکسانمان دەکرد بە سفر لە بەشی یەکەمە گەلە بیرکان کاتێک وێنە ڕێکمان x یەکسانە بە 5 وای یەکسانە بە چەند وای ئەو ژمارەی کە لە پێش ڕێگەکەیان سالب 2 کۆ ئەو ڕێگە هەر ژمارەکە بۆ دەبتە وای کە پێشتر باسمان کردی کەواتە 5 و چم هەیە 5 و سالب 2. ئێستا کە خاڵەکەم هەیە 5 و سالب 2 بزانین وێنەکە چۆن دەکێشێت. تەبحەن تەماشای هاوکێشەکەم دەکەم ئەو ژمارە ئەو نیشانی لە پێش ڕێک هەیە واتە بەشی سەرەوە خوارەوەی وێنەکە ئەگەر موجب بوو وێنەکە بەرەو سەرەوە دەڕوات ئەگەر سالب بوو وێنەکە بەرەو خوارەوە دەڕوات. نەناو ڕێک پێش x ئەگەر موجب بوو وێنەکە بەرەو ڕاست ئەگەر سالب بوو وێنەکە بەرەو چەپ. ئێستا ئەگەر تەماشاکەین دەبینیم کە وێنەکە چۆن کێشراوە. ئەگەر ببینین دەبینین وێنەکە بەرەو سەرەوە و بەرەو لای ڕاستاتێت لۆ لەبەر ئەوەی پێش ڕێک موجبە یعنی بەرەو سەرەوە ناو ڕێک پێش x موجبە کەواتە بەرەو لای ڕاست. ئێستا کە ئەو وێنەکەم کێشا چۆن دێم زەین بوار مەودە دیاری دەکەین. خاڵەکەم هەبوو خاڵی چەند و چەندە خاڵی گوتمان 5 و سالب 2 خاڵی x یعنی بوار خاڵی وای یعنی مەودە لە 5 تەماشا دەکەم وێنەکە بەرەو کوێ دەڕوات بەرەو لای ڕاست. ئەگەر تەماشاکەن ئاماژەمان پێکردی وێنەکە بەرەو لای ڕاست دەڕوات کەواتە چیە ئەوە بوارە لە 5 دەبۆ کوێ لە 5 لە بۆ موجب ئینفینیتی بوو بە بواری نەخشە.
لە بۆ مەودای نەخشەکە لەوای تەماشا دەکەم کە چەندە سالب دوو تەماشا دەکەم وێنەکە بەرەو سەرەوە دەڕوا تەماشا دەکەم بەرەو سەرەوە دەڕۆکەواتە ئەوە چیە ئەو مەودایە دەیکەواتە لە مەوداش دەڵێن چێ دەڵێن لۆ دۆزینەوەی مەودا خاڵی وای دیاری دەکەم کە سالب دووە کەواتە دەڵێن چ لە سالب دوو لۆ موجب ئینفینیتی دەبێتە مەودای نەخشەکە ئەبوو شێوە بەوێنە بوار مەودە دیاری دەکەین کە لە نەخشەی ڕێسای پەلدار کە هاتین باسمان کرد بەنا ئانی تو ئەو کاتەوە دۆزینەوەی مەودا دەبێ هەر وێنە بچێشی چی دیکەمانەیە لە بابەتی ڕاک کە دەبینین کردنی ئەوشیان لە بۆ دۆزینەوەی مەودا گوتمان چ دەکەین ئەو ژمارەیە لەگەڵ نیشانەی پێشڕەک ژمارەکەم یەکە نیشانی پێشڕێک سالبە یعنی چ یعنی سالب ئینفینیتی هەتا دەگەمە چەند هەتا دەگەمە ژمارەیەک سالب ئینفینیتی تا ژمارەیەک گوتمان ژمارە ڕوویلەوە و هیچ سالب ئینفینیتی هیچ ڕوویان لە ماوەکان نابێت بۆ شێوە مەودا دەدۆزمەوە لە بۆ دۆزینەوەی بوار دەمانگۆ سێ کەمی ئێکس گەورەتر یەکسان لە سفر ناوڕێگە گەورەتر یەکسان لە سفر سێ ئاگادار بە لێرە بزانست دەکەین سێ گەورەتر یەکسان لە ئێکس تەماشا دەکەم وتم هەرگیز نەهێڵە ئێکست بکەوتە لای ڕاستی لا سەنگە هەمیشە لای چەپی دابنێ لە بەرەوەی لێرە چەپ بەرەو ڕاست دەخوێنرێتەوە کەواتە وامەکە ژمارە سێ بە ئەولاکە دەبێت سالب ئێکس گەورەتر یەکسان لە سالب سێ کاتێک کە سالب هەبوو هەمووی زاران چ دەکەم سالبێک دەکەم لەوەی سالبەکان نەمینێ دەبێت ئێکس ئاگادار بە ئەوەشیان لە کاتێک کە سالبی لێ بدەین پێچەوانە دەبیتەوە دەبێت ئێکس بچووکتر و یەکسان لە سێ ئاگادارەوە زۆر گرینگە دەڵێم مەهێڵە ئێکس بستە ئەولە کات ئێکس دە شوێنی خۆی سێ دەستە ئەولەتە سالب سێ کاتێک زارانی سالبێک دەکەم ئەو سالبە نامینی ئەوەش پێچەوانە دەبتەوە چکە سالبی لێ دەدەم دەبێت ئێکس بچووکتر و یەکسان لە سێ بچووکتر و یەکسان لە سێ چەندە ئەگەر ئەوە سێوی بچووکتر لە سێ بۆ چیان لای دەڕات بێگومان بۆ لای سالب بۆ لای سالبت پێش دەڕات کەواتە ماوەکە دەبیتە چی دەبیتە سالب ئینفینیتی هەتا دەگەیە سێ کە ڕووی لە ژمارەکەی لە بەرەوەی یەکسانەمان هەیە بۆ شوێ یان هەر هەمان نمونە ئەمن پێویستیان بە وێنەش ڕووی کەم چکە بە وێنە زۆر ئاسانتر هەر هەمان نمونە وێنەکەشی دەکێشین تاپان یەکەم جار خاڵی ئەکس وایم پێویستە لێرە گەر سێکەم ئەکس یەکسان کەم بە سفر ئەکس یەکسان دەبین بە سێ کەواتە خاڵەکەم هەیە سێ ئەکس وای چەندە وایش یەک لە پۆینت یەک دوو سێ وای یەک ئێرە بە شوێنی وێنەکە باشە ئێستا بزانم وێنەکە چۆنە پێش ئەکس سال بەکەواتە وێنەکە بەرەو دەستە چەپ دەڕوە بەرەو سەرەوە یا بەرە خوارەوە لەبەر ئەوەی پێش ڕێگەش سالبە بەرە خوارەوە کانی وێنەکە و چۆنە وێنەکە باش حین بەو شێوەیە وێنەکە دەڕوە ئەگەر بین بوار دیاری بکەین دەبێتە سالب ئینفینیتی هەتا دەگەمە ژمارە ئێکسەکە لێرەش بە هەمان شێوە بوار بە سالب ئینفینیتی هەتا دەگەین بە سێ لە بۆ مەودا ژمارەی وای یەکە بەرەو کوێ دێ بەرەو خوارەوە یعنی دەڵێم چ دەڵێم یەک هەتا دەگەم بە یا دەڵێم سالب ئینفینیتی هەتا دەگەم بە یەک کە بەو شێوەیەش لەوێ دۆزیمانە کەواتە بوار و مەودا چ بە وێنە چ بەو شێوەیە پێت خۆش بوو دەتوانی بیدۆزیەوە کەم پێم باشترە بە وێنە چکە هەم خێراتر هەم دەقیقتر دەتوانی بیدۆزیەوە ئەستا نمونەشکەم هەیە کەرتە ژێرکەت ڕەکە ئەگەر هاتو ژێرکەت ڕێک بوو دەڵێم بواری ئەم نەخشەیە بدۆزەوە بواری ئەم نەخشەیە لێرە داوای بوار من دەکە بەڵام داوای مەودا بێ ناکوتم پرسیارم لەو شێوەیە کە بڵێم مەودا بدۆزەوە لە بۆ دۆزینەوەی بوار دەمانگوت ناوڕێی ئێکسکۆ پێنج ناڵێم گەورەتر یەکسان ئاگادار بە دەڵێم گەورەتر لە سفر لە بەرەوەی کرد لە ژێرکەت ڕەگەم هەیە گەر ڕەگەم هەبوو گوتمان دەڵێن گەورەتر یەکسانەمان نییە لێرە ئاگادار بە ئێکس گەورەتر دەبی لە چەند سالب پێنج کەواتە ئێکس گەورەتر لە سالب پێنج چییە ئەگەر ئەوە سالب پێنج بیت ئێرە موجب ئینفینیتیە ئێرەش تەبعاً سالب ئینفینیتی دەڵێ ئێکس گەورەتر لە چەپ لە ڕازەخینەوە ئێکس گەورەتر لە سالب پێنج گەورەتر لە سالب پێنج چییە سالب چار سالب سێ سالب دو سفر یەک دوو سێ عین لە بۆ کوێ دێ لە بۆ لای ڕاست تەماشای نوکی تیژی بکە نوکی تیژ لە بۆ لای ڕازێ بۆ لای موجب ئینفینیتی دێ کەواتە دەڵێم
دەڵێم سالب ئینفینیتی هەتا موجب ئینفینیتی ڕووی لێ یا پشت لێرە دەڵێن پشتی لە ژمارەکەی و ڕقی لە ژمارەکەی دەبیتەوە لۆ لەبرەوەی یەکسانم نییە هیچ یەکسانێک نییە بەرەوە بەو شێوەیە بوار دەدۆزینە. ئێستا کە نەخشەی ڕێگەی دووجار لە ژێرکردی و لە ژێرکردنەوەی باسمان کردین باسی هەر نەخشەی ڕێگەی دووجار دوو حاڵەتی دیکەمان هەیە گوتم حاڵەتێکمان هەیە نیوەبازنە. ئەگەر نەخشەی نیوەبازنەم هەبوو کە دەبێت بڵێن ژمارەکەم یەکەمی ئەکسوان بۆ دەزانم کە نیوەبازنەیە لە بوانەیە یەکەم باسی نەخشەی نیوەبازنەمان کردیە ڕاستەوە خۆ ئەوەی هێن ئەو ژمارەیە ڕەجی لێ وەردەگرێت ئەجا ئەو ڕێگە دائیمەن بە چیە بە موجب و بە سالب ڕاستە خۆ بوار دەبێت چ موجب و هەروەها سالبی ژمارەکە ماوەکەش چیە لە هەردوو لا ڕووی لێ ڕوویان لە ژمارەکەی ئەو بۆ شێ بوار دۆزین لە بۆ دۆزینەوەی مەودای نەخشەی نیوەبازنە ئەگەر پێش ڕەک سالب بوو ئەو سفر و ژمارە سالبەکە ئەگەر پێش ڕەک موجب بوو یان ئەگەر موجب بوو ماوەکە دەبێت چی سفر و ژمارەی موجبی ئێرە کە با بڵێن لە ڕێکوەری دەگەی ژمارە موجبەکە ئەگەر پێش ڕەک سالب بوو سفر دەبنە ماوەکە کەسە لە پرسیار شکارکردن باسی دەکەین. حاڵەتی دووەم ئەی ئەکس بەتوانانی کۆ بی ئەکس کۆ سیمان هەبوو چ دەکەین؟ ئەو حاڵەتە چیە؟ هەر حاڵەتی شیتەڵە دەبی نەخشەکە شیتەڵ بکەین. ئەفەکس ئەکسانە ڕەجی ئەکس توان دوو کەم چوار ئەکس کۆ سێ بواری ئەو نەخشەیە بدۆزینەوە. ئەم شتێکەیە کە نەمان گوتە چیە بی بەتوان دوو کەم چوار ئەی سی گەورەتر لە سفر ئاگادار بە دەبی گەورەتر لە سفر یعنی ئەو کە داناوە ژمارەی موجب دەرچی ئەگەر ژمارەکە یەکسان بوو بە سفر ڕاستە خۆ بوار دەبیتە ئار ئاگادار باش ئەگەر دای بنێمەوە سالب چوار بتوانانی دۆتە شازدە کەم چار جاران یەک هەر چار بۆ چوار جارانی چ دەکەی سی ژمارەی سیمان چەندە سێ چار جارانی یەک چار جارانی سێ دوازدە یەکسان دەبی بە چەند بە چوار چواری ژمارەی موجە بکات تاشی تەڵ دەکەم دەڵێن ئەکس توان دوو کەم چوار ئەکس کۆ سێ یەکسان بە سفر شیتەڵ دەکەم چۆن پێت خۆشە بەو شێوەیان چۆن ئاسانترە بەو شێوەی تەڵی بکەم ئەکسم هەیە موجب زاران سالب زاران موجب دووبارە سالب باشە چ ژمارەك مێجارانیان بکەم بکاتە سێ هەر ئەو دوو ژمارەی کۆش بکە و بکاتە سالب چار بێگومانی یەک و سێ سالب یەک و سالب سێ دەبتە سالب یەک جارانی سالب سێ دەکاتە موجب سێ سالب یەک کۆی سالب سێ دەبتە سالب چوار کەواتە تەواوە ئەکس یەکسان دەی بە یەک ئەکس یەکسان دەی بە سێ کەواتە ماوەکە سالب ئینفینیتی هەتا دەگەم بە یەک تەماشاکە ڕووی لە ژمارەکەیە لەبەرەوەی ڕێگەی دووجایە ڕێگە دووجاکە ژێرکردنی لە بۆ ڕووی ژمارەکەیە لە سێژ لە بۆ موجب ئینفینیتی ئەبوو شێوەیە بوارمان دۆزیەوە بواری ئەم نەخشانە بدۆزەوە یەکسان دەکەم بە سفر کە ئەکسوان دوو کۆ ژمارەی موجب یەکسان ناوی بە سفر کەواتە بوار دەبیتە چی؟ دەبیتە ئار باش ئەی ئێرە ناوڕێک ئەکسوان دوو کەم دوو ئەکس کۆ یەک یەکسانە بە سفر وتم پێشوەی ئەو شتە بکەی فکر لە شتەڵکردن بکەوە بی بەتوان دوو کەم چوار ئەی سی بەکاربینە بیمان چەندە سالب دوو بەتوانی دوو کەم چوار ئەیمان چەندە یەک سیشمان چەندە بە هەمان شێوە یەک دوو بتوان سالب دوو بەتوانی دوو چوار کەم چوار داران یەک هەردەبتەوە چوار یەکسان دەی بە چەند سفر گوتم ئەگەر سفر بوو ئەو ڕاستە خۆ دەزانم بواری نەخشەکە چیە؟ ئارە پێویست بەوە ناکە شیتەڵی بکەین لەو دوو حاڵەتە هەردووکیان بواری نەخشە دەبیتە ئار لە ژێر ڕێک ئاگاداری ئەو حاڵەتانە بە بوار و مەودای ئەفەکس ئەکسانە بە ڕەجی 25 کەم ئەکسوان دوو تەماشای نەخشەکە دەکەم نەخشەی نیوەبازنی گوتمان نەخشەی نیوەبازنە ڕاستە خۆ ژمارەکە ڕەجی ژمارەکە 25 یەکسان دەبی بە موجب سالب 5 یعنی بوار دەبیتە چی؟ 5 و سالب 5 لە بۆ مەودا چ دەکەین؟ گوتم تەماشای پێش ڕێک دەکەم موجبە کەواتە دەڵێن مەودا لەبەرەوەی پێش ڕێک موجب بووش سفر هەتا ژمارە موجبەکە کە چەندە 5 بەو شێوە بوار مەودای نەخشەی نیوەبازنە دۆزینەوە نمونەیەکی دیکە هەر لەسەر نیوەبازنە
اف اكس يكسان بي بسالب رجي 16 كمي اكس دوانتو سالب رجي 16 كمي اكس دوانتو رجي 16 چەند دەکات موجب سالب 4 باش کەواتە بوار دەڵێن چ 4 و سالب 4 مەودا لەبەرەوەی پێش ڕێک سالبە دەڵێم سالب 4 تا 0 بەو شێوێش مەودای دەدۆزمەوە نمونەکی دیکەش باشیارکەین لەوەی بەباشی تێبگەنکەوە بەستمان سێ لە نەخشەی وەبازە f یەکسانە بە سالب ڕەجی 5 کەمی x دوانتو طبعا ڕەجی 5 نیتمان دەبتە موجب سالب ڕەجی 5 باشە لەبەرەوەی ڕەجی 5 ژمارەش تەواو نیە ڕێگەش تەواو نیە لەبەرەوە دەڵێن موجب سالب ڕەجی 5 کەواتە بوار دەبتە موجب ڕەجی 5 یا دەڵێن سالب ڕەجی 5 و موجب ڕەجی 5 لە بۆ مەودا تەماشا دەکەم پێش ڕێک سالبە کەواتە سالب ڕەجی 5 تا 0 دەبێتە مەودای نەخشەکە یعنی نەخشەی وەبازە و سێ حاڵەتە زیاترمان نییە ئەگەر هاتەوە ئێستا ئەمە کە باسیچمان کرد باسی نەخشەی ڕێک کە چوار زۆریانە بوو زۆرەکی ڕێک ئەگەر دەژێر کرد بوتەنی بواری دەویست نەخشەی ڕێک ئەکس بۆ ژمارە کە لە هاتین گەورتێک سامان دەکرد بە 0 و بوارمان دۆزیەوە لە بۆ مەوداش باسمان کرد کە چۆن دۆزێت و هەروەها نەخشەی نیوە بازنەوە هەروەها ڕێگەک ئەگەر هات و ئەکس بەتوانی کۆبی ئەکس کۆسی بوو کە پێویست بە شیتەڵ دەکات باسمان کرد کە چۆن دەدۆزرێتەوە پێشەویش باسی نەخشەی کردیمان کرد ئێستا باسی بوار و مەودای نەخشەی لن دەکەین کە مەودا لە نەخشەی لن هەمیشە ئارە هەمیشە ژمارە ڕاستیەکان لە بۆ دۆزنەوەی بوار نەخشەکە گەورەتر لە 0 یەکسان دەکەین بۆ نمونە چمەیە f x یەکسانە بە لنی دووکەم x داوای بوار و مەودام لێ دەکات داوای بوار و مەودا هەم بوار هەم مەودا بدۆزەوە لە بۆ دۆزنەوەی بوار و مەودا دێن چ دەکەین گوتمان مەودا ئارە لە نەخشەی لێن مەودا ئارە لە بۆ دۆزینەوەی بوار نەخشەکە کە هەیتم گەورەتر لە 0 یەکسانی لەگەڵ نیە کەواتە بتە دوو گەورەتر گوتم چ بکە مەهێڵە x بستاولە کەواتە دەیت چ دەکەی سالب x گەورەتر لە سالب 2 x بچووکتر لە دوولۆ گوتمان جارانی سالب دەکەین لەوەی ئەو سالبانە بڕوە کەواتە ئەو نیشانەی پێشەوان دەبیتەوە x بچووکتر لە دوو بچووکتر لە دوو چم هەیە لۆ لای چ دەڕوە لۆ لای سالب کەواتە بوار دەبیتە چی بوار دەبیتە سالب ئینفینیتی تا دەگەین بە سالب دوو کە ئەویشیان ڕووی لە ژمارەکانی لەبەرەوە یەکسانم نییە ئەگەر لەسەر هێڵی ژمارەکانی ژوان کێشا بە ئەوە گەر دوو بیت کاتێک دەڵێ x بچووکتر لە دوو بۆ لای شوێ دەڕوات بۆ لای سالب دەڕۆکاتە دەڵێم سالب ئینفینیتی هەتا دوو دەبێتە بواری نەخشەی لنمان لن هەر بۆ شێوێش کار دەکرێت بوار و مەودای نەخشەی ڕێساپەلدار لە بۆ دۆزینەوەی مەودا و لە بۆ دۆزینەوەی بوار ئەگەر تەماشاکەن هەم نەخشەی ڕێساپەلدارەوە بەستم ئەو شێوە نەخشانەیە کە لێرە نەخشەکەمێ بۆنمە 2x کۆ 3x کۆ 4 هەرچم هەبوو لێرە لە بەرامبەر نووسرا x گەورەتر و یەکسان یا x یەکسانە یا x بچووکتر لە 0 کا بە پێی پرسیار دەگۆڕێت لە حاڵەتی مەودا ئەگەر هاتوو یەکسانە یا گەورەتر و یەکسان یا بچووکتر و یەکسانم هەبوو ئەو لە وێنەدا چاوەکی داخراوم دەبیت لەو خاڵەدا ئەو خاڵێکی ئەمانە ئەگەر هاتوو یەکسانیە گەورەتر یا بچووکترم هەبوو ئەو کات چاوەکی کراوم دەبی ئاگادار ئەو لە بۆ حاڵەتی چی لە بۆ حاڵەتی مەودا ئاگادار کە بەو شێوێ چاوی داخڕۆیا چاوی کراوە لێکتیا دەکەینەوە لە بۆ بوار دوو حاڵەتمێ ئەگەر ژمارەکان وەک یەک بوون یەکسانە هەبوو ئەوە چ دەکەی ئەوە ئارە یعنی چی یعنی بۆ نمونە لەسەر 0 و 0 و ژمارەکان وەکیەکەن یەکسانە لێک لاوکێشەکان هەبی بوار دەبیتە ئار
ئەگەر هات و دوو ژمارەکە وەکو یەک بوون یەکسانەمان نەبوو، یعنی ئەگەر یەکسانە نەبوو لیرە یەکسانە نەبوو لە هیچیان یەکسانە نەبوو ئەو کات دەبتە ئار جگە لە ئەو ژمارەی کە هەیە لێرە. ئەو دوو ژمارە یعنی ژمارەکان وەکو یەکن لێرەکە یەکسانە هەیە بوار دەبیتە ئار، ئەگەر یەکسانە نەبوو بوار دەبتە ئار جگە لەو ژمارەیەکە. هیچمان کە ئێستا بە شکارکردنی پرسیار ڕووی دەکەینەوە کە چۆن ئێستا دێین پرسیارە شکار دەکەین. ئەو نەخشە پەلدارەی هێمانە بوار و مەودای دێن دەدۆزینەوە، زین بوار و مەودای چۆن دەدۆزرێتەوە. تاوان لۆ دۆزینەوەی بوار چ دەکەین؟ گوتمان لە بۆ دۆزینەوەی بوار ئەگەر دوو ژمارەکە وەکو یەک بوون ئەو وەکو یەکن باشخاڵ یەکسانە هەبوو بەڵێ یەکسانەیەکم هەیە لێرە چم هەیە یەکسانە. ئەگەر یەکسانەمان هەبوو کاتە بوار دەبێت ئاڕاستە خۆ دەزانم بواری ئاڕەیە دەڵێم سالب ئینفینیتی لۆ موجەوی. زۆر بە ئاسانی دەتوانم بواری نەخشەی پەلدار بدۆزمەوە. ئێستا کە بوارەکەم دۆزیەوە لە بۆ مەودا دەبی وێنەی بکێشیت، لە بۆ مەودا دەبی وێنەی بکێشیت. باش دوو نەخشە هەیە دێم وێنەکەیان دەکێشم. طبعا کاتێک دەڵێ x بچووکتر و یەکسان لە سفر دەبی لەو مانایە شتێ بکەی کە دەڵێ x بچووکتر و یەکسان لە سفر یانی چی؟ تەماشا دەکەم ئەگەر ئەو سفر بی بچووکتر لە سفر لە بۆ کوێ دەڕۆ لە بۆ لای سالب یعنی سفر لە بۆ لای سالب یعنی لای چەپی. و هەروەها گە تەماشای نوکەتیژەکەی وشکەم لە بۆ کام لا دەڕوا سفر لە بۆ لای ڕاست دەڕۆ. حین دەتوانم هەر بەو نوکەتیژە گەر x دەولایە بوو دیاری بکەم کە ئەو وێنەیە ماوەکەی چۆنە کاتا موزە بکەیت. باش ئێستا کە بوارم دۆزیەوە لە بۆ دۆزینەوەی مەودا گوتم پێویستە وێنە بکەیت. طبعا لێرە وێنەی چم هەیە x توانی 2 کۆد فێر ببووین وێنەی x توان 2 کۆدوە 1 2 پێشی x توان 2 چیە موجەوە بەرەو سەرەوەی و دوو خاڵیش لەسەر وای دێم کە پێویست ناکات دووبارە باسی وێنەکێشان بکەین. یعنی زۆر مەفروض بوو کە فێر وێنە چۆن دەکێشێ. وێنەی دوو چم هەیە سالب 2 کەم x دەتوانم بە خاڵ و دەشتوانم ڕاستەوخۆ بەو شێوەیە کەم ئێستا پێت دەڵێم وێنەکەی بکێشی. وێنەی x توان 2 دەمانگۆ ئەو ژمارەیە لەسەر هێڵی وایە کە چەندە 1 2 x توان 2 پێشی موجەوە بەرەو سەرەوەی. ئەوەش کە دەبینم وێنەچی هێڵیە لە خاڵی چەند لە خاڵی سالب 2 ئەو خاڵی سالب 2 وێنەکە پێشی x سالبە یعنی ئەگەر ئەو خاڵی سالب 2 پێشی x سالبانی وێنەکە لە چەپ بەرەو ڕاست بەرەو خوارە یعنی ئەوە شێوەیە وێنەکەی. چۆن زانی بەو شێوەیە سالب 2 هەیە لە چەپ بەرەو ڕاست بەرەو خوارێن و لە بەرەوەی پێشی x سالبە ئەگەر موجەبە وێنەکە بەو شێوەیە بەڵام بەرەوەی سالبە وێنەکە بەو شێوەیە دەبی کە لە ئەوانەیە کە زۆر بە وردی باسی وێنەکێشانی ئەو وێنەکێشانمان کردی هەموو نەخشەکان. سەکە ئەو دوو وێنەیە بکێشە چۆن بیان کەمە یەک وێنە دێم دەیان کەمە یەک وێنە چۆن بۆ ئەوی بیان کەینە یەک وێنە پێویستم بەو ماوانەیە. باش 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 طبعا لێرە x سالب x موجب y موجب y سالب. باش با وێنەکەی بکەینە یەک وێنە سەرتا وێنەی x توان 2 کۆد و تەماشای x توان 2 کۆد کە دەڵێ x بچووکتر و یەکسان لە سفر دەڵێ کام لایە دەڵێ لای چەپ کەواتە لە وێنەی x توان 2 تەنیا لای چەپی وێنەکە دەکێشمەوە. تەنیا لای چەپ چۆن زانیم تەنیا لای چەپ دێڵمەوە تەماشای ماوەکە دەکەم x بچووکتر و یەکسان لە سفر یعنی ماوەکە چێ لە سالب ئینفینیتی لە بۆ سفر یا تەماشای نوکەتیژەکە کە پێت دەڵێ تەنیا لای چەپ بێڵەوە کاکە دەری بۆ بخۆی پێت دەرکاکەی لای چەپ بێڵەوە لە ئەو نەخشەیە پێت دەڵێت چ دەریکاکە بەس دای ڕاست بنەوە بێرەوە. باشە دەریکاکە لەو بەجێی ناکەی نازانم یەکشتی دیکە لێرە گوتمان چاوەکی داخراومان هەیە و لێرە لەو نەخشەی چاوەکی چمان هەیە کراوە ئاگادار بە لەو نەخشەی چاوەکی کراوە دایمەخە بەرەو کوێ دەڵێ وێنەکە پێم دەڵێ لای ڕاست بێڵەوە. ئەو شێوە وێنەکەی هەردووچیانم کردە یەک وێنە.
ئێستا مەودای ئەگەر دیاری بکەین دەڵێن لە سالب ئینفینیتی هەتا دەگەی سالب دوو ئەو بەینەم نییە ئەم نێوانە کەواتە دەڵێم سالب ئینفینیتی هەتا دەگەم بە سالب دوو ئەو سالب دووە لەبەرەوەی کراوەیە کەواتە بەینیان لەگەڵ یەک نییە و ڕووی تێ ناکات بەیەکگرتن لەگەڵ طبعا لێرە چم هەیە موجب دوو و خاڵی دوو خاڵی سالب دوو لێرە لە موجب دوو ڕووی تێ دەکات بەڵێ لەبەرەوەی چاوی داخستووە هیچ مشکلی لەگەڵی نییە کەواتە دەڵێ موجب دوو لە بۆ شوێ لە بۆ موجب ئینفینیتیش کە بەو شێوەیە مەودای نەخشەی ڕێسا پەلدار دۆزینەوە هەر بە وێنەکە دەتوانم بەسە بواریش بدۆزمەوە چۆن؟ بەتەماشاکە لەسەر ئەمثیلۆ موجب ئینفینیتی بوارم ئاڕە هیچ پسڕانەکەی لە بوار نەخێر هیچ پسڕانەکەم هەیە لە بوار کەواتە بوار دەبێتە ئار نمونەیەکی دیکەمانەیە هەر لە ڕێسای نەخشەی پەلدار ئەمە سەرەتا بۆ دۆزینەوەی بوار هەردوو ژمارەمان هەمان ژمارە یەکسانە هەیە نییە کەواتە بوار جگە لەو ژمارەیە ئەگەر یەکسانە هەبە وەکو نمونەکەی کە دەبوو بوار یەکسان بە ئار کە بەڵام لێرە دەڵێن جگە لەو ژمارەی کە هەیە یا دەڵێم سالب ئینفینیتی سالب ئینفینیتی هەتا یەک بێگرتن لە یەک لە بۆ موجب ئینفینیتی بۆ دۆزینەوەی مەودا پێویستە وێنەیان بکێشم وێنەی ڕەجی x کەم یەک طبعا x کەم یەکسانە بە سفر x یەکسان دەی بێ کەواتە لە خاڵی یەک کە کراوەیە لەبەرەوەی یەکسانم نییە وێنەکە چۆنە پێش ڕێک موجبە واتە بەرەو سەرەوە ناو ڕێک پێش x موجبە واتە بەرەو لای ڕاست و سەرەوە وێنەی یەکەم x چۆنە لە خاڵی یەک لەسەر هێڵی وای چاوێکی کرا وێنەکە لە چە بەرەو ڕاست بەرەو خوارەوەی لە بەرەوەی سالبە چۆن دیکەینە یەک وێنە بۆی بوار بدۆزینەوە وێنەی ڕەک لێرە کراوە تەماشا دەکەم هیچ بڵێن ڕووی نوکەتیژەکە دەڵێت x گەورەتر لێک یا دەڵێم تەماشای نوکەتیژەکە دەگەمەرێکە ئاکە دەستە ڕاستم لە بۆ هەڵبژێرەکەوێنی ڕەکار بۆ خۆی دەستە ڕاستە یعنی ئەگەر هاتوو x شتوان دووە تەنیا لای ڕاستمان دێشتەوە لێرە پێت دەڵێت چۆن وێنەکە لە بۆ وێنەی هێڵیەکە دەڵێت کاکە بەس دەستی لای چەپ بێڵەوە دەستی لای ڕاست مەنووس باش ئێستا وێنەکە بۆ شێبی مەودا چۆنە تەماشا دەکەم مەودام لەکوێ ڕادەست پێ دەکە لەو هێڵەکە خاڵی چم هەیە x یەک وای سفر لە سفر دەست پێ دەکات تا کوێ تا موجب ئینفینیتی دەڵێم سفر تا موجب ئینفینیتی کە هەردووچیان پشتیان لێکە تەمانەوە هیچ سفرەکە لەبەرەوەی هیچ یەکسانێکم نییە لێرەدا ڕەک کەواتە بۆ شێوە مەودا دەدۆزمەوە دەتوانم ڕاستەوخۆ ئەو وێنەیە بکێشم هەر تەماشام کرد ئەگەر باش فێر بێ یا باش بتوانی نمونە شکارکە ڕاستەوخۆ توانی لێرە وێنەکە بکێشت هەر لە کاتی کێشانی وێنەکە توانی بۆ دیاری بکە وێنەکە چۆن دەکێشە بۆ شێوە مەودا دەدۆزینەوە طبعا ئەگەر تەماشا بکەم بوار چێ بوار تەنیا ئەوەندە لە بواردانێک کە یەکێک لەبارە هەندێک دەڵێن ئارجگە لەو یەکە تەنیا یەکە لە بواردانیەوە بەستم ئەوەندە نییە بەستم ئەو یەکەیە کە چاوە چکراوەیە کەواتە ئەو یەکە لە بواردانی لەبەرەوە دەڵێن ئارجگە لە یەک بەو شێوە بوار و مەودای نەخشەی ڕەسە پەلدار دەدۆزینەوە ئێستا باسی نەخشە سێگۆشەیەکان دەکەین بوار و مەودای نەخشە سێگۆشەیەکان چمان هەیە نەخشەی سێگۆشەی ساین کۆساین و هەروەها تان طبعا لێرە ژمارەمان هەیە پێشەر ساین کۆساینە کە گەر هیچ نەنووسرا بۆ یەک ئەگەر نا ژمارەی دیکە کە هەمانە چیم هەیە بوار و هەروەها مەودا بواری ساین کۆساین ئاڕە بەڵام بواری تان دەبتە ئار جگە لە پای لەسەر دوو
کۆ n پای مەودا دەبیتە سالب ژمارە لەگەڵ موجب ژمارەوە هەروەها بە هەماسیەوە سالب ژمارە لەگەڵ موجب ژمارەوە بەسم ئەو ژمارەیە بە سالب بە موجب ببتە مەودای نەخشەکان مەودای تانیش هەمیشە ئاڕ یەکشتی دیکە پێویستە بیزانی کۆساینی x یەکسان بوو بە سفر x یەکسان دەی بە پای لەسەر 2 کۆ n پای ئەگەر ساینی xیش یەکسان بوو بە سفر ئەو کات x یەکسان دەی بە n پای ئاگداری ئەو حاڵەتە بوار و مەودای و نەخشانەکە پێم دۆزینە طبعاً بواری ساین دەزانین ئاڕە مەودای ساین وتمان پێش ساینی کۆساین هەر ژمارەکمان هەبوو بە موجب بە سالب دەبێتە مەودا کەواتە سالب 4 و موجب 4 دەبێتە مەودا لەبوو دۆزینەوەی بواری سالب 2 کۆساین x طبعاً دیسان بوار ئاڕە مەودا ژمارەکەمان چەند بوو کەواتە سالب 2 موجب 2 دەبێتە مەودا ئەو ژمارەیە پێش ساین کۆساین سالب یان موجب بێت و بەس بیر لە ژمارەکە بکەوە چشکەشمان هەیە f(x) تانی x طبعاً تانی x گوتمان مەودای ئاڕە لەبوو بوارەکە دەڵێن تانی x-انە گوتمان بە ساین لەسەر کۆساین دەی کۆساین x یەکسان کەی بە سفر کەواتە x یەکسان دەوی بە پای لەسەر 2 کۆ n پای کەواتە r دەبێتە جگە لە پای لەسەر 2 کۆ n پای بەو شێوەیە مەودای تانیش دەدۆزینەوە نمونەیەکی دیکەمان هەیە f(x) یەکسەر ساین x بوار و مەودا ئەگەر بین سەرەتا مەودا بدۆزینەوە طبعاً ئەگەر هاتوو کەرتم هەبوو لەژێر کە ساین یا کۆساینم هەبوو چ دەکەم دەڵێم سالب ئینفینیتی تا دەگەیە ژمارەی سەرەی کەرت بە سالب ئەگەدار لەگەڵ ژمارەی سەرەی کەرت جاریان بە موجب تا موجب ئینفینیتی کەواتە دڵم سالب ئینفینیتی ژمارەی سەرەی کەرت چیە یەک بەڵام بەچی بە سالب بەیەکگرتن لە ژمارەی سەرەی کرد بە موجب تا موجب ئینفینیتی ئە بەو شێوە هەمیشە ساین کۆساین لەژێر کرد و بۆ شێوە مەودا دەدۆزینەوە لە بۆ دۆزینەوەی بوار ژێر کرد یەکسان دەکەم بە سفر کەواتە x یەکسان دەوی بە n پای کەواتە r جگە لە n پای دەبێتە بوار بۆ شێوەش بواری نەخشەی دۆزینەوە گەر لەژێر کرد ساینمان هەبوو نەخشەی دیکەمان هەیە بامان شێو بوار و مەودا تەمان لە بۆ دۆزینەوەی مەودا گوتمان دەڵێن چی سالب ئینفینیتی ژمارەی سەرەی کرد بە سالب بەیەکگرتن لەگەڵ ژمارەی سەرەی کرد بە موجب تا موجب ئینفینیتی دۆزینەوەی مەودای زۆر ئاسانە بۆ شێوە مەودا دۆزین لە بۆ دۆزینەوەی بوار ژێر کرد یەکسان دەکەم بە سفر ساینی پای x لەسەر 2 یەکسان دەکەم بە سفر کەواتە پای x لەسەر 2 یەکسان دەی بە یەکسان دەی بە n پای دوولاو دونێوان پای x یەکسان دەی بە 2 n پای هەردوو لایدا بەش پای کەم کەواتە بە بورنێرە پای x یەکسان دەی بە 2 n پای کەواتە x یەکسان دەی بەچی بە 2 n کەواتە r جگە لە 2n دەبێتە چی دەبێتە بواری نەخشەکەمان بوار و مەودای و نەخشەیە چۆن دۆزینەوە بۆ دۆزینەوەی مەودا گوتمان دەڵێن سالب ئینفینیتی سالب سەرەی کرد بەیەکگرتن موجب سەرەی کرد موجب ئینفینیتی باش بۆ دۆزینەوەی مەوداکە ژێر کرد یەکسان دەکەم بە سفر کۆساینی پای x یەکسانە بە سفر کەواتە پای x یەکسان دەی بە چی یەکسان دەی بە پای لەسەر 2 کۆ n پای باش پای لەسەر 2 بورن پای x یەکسانە بە پای لەسەر 2 کۆ n پای باش
طبعا مەبەستمان لە چ بوو لێرە گوتمان بوار ئاگادار بوار شێرکەر یەکسان دەکەن بە سفر و پای x یەکسان دەبی بە پای لە سەد و کۆ n پای پای x یەکسانە بە پای لە سەد و کۆ n پای یەکەم شت پێویستە چ بکەی پێویستە ئەو کەرتە ئەو ژمارەیە بکەی یەک کرد طبعا ژێرەی وەشتەندە وا حیساب بکەن یا هەر ژێرە شتە کامان بوو هەر یەک زاران یەکیان بکەین دەبیتە چی دەبیتە دوو یەک زارانی پای پای نیشانەی موزەبدار بنێمەوە دوو جارانی n پای باش هەموو یەکسانە بە چی بە پای x لەسەری کرد چ دەتوانم بەها بەش وەربگرم مەسەکە من کلمە یەک دەڵێن پای x یەکسانە پایەک لەسەری کرد ها بەش وەردەگرم دەبیتە چی یەک کۆ دوو n هەمووی لەسەر دوو ئێستا دابەشی x دەکەم پای یەک کۆ دوو n لەسەر دوو هەمووی دابەشی چی دەبتە x یەکسان هەمووی دابەشی چی هەمووی دابەشی پای ژێرەی پای چەندە ژێرەی پای یەک گوتمانستەکەی نزیک و نزیک دوور و دوور کەواتە x یەکسان دەبی بە نزیک و بڵێن دوور و دوور لەسەری کێشە دەبێتە پای یەک کۆ دوو n نزیک و نزیک لە ژێرەی کرد دەبتە دوو پای باش ئێستا چوت پێکەوە طبعا پای بەسەرێکدا دابەش دەبن کەواتە دەڵێن x یەکسانە یەک کۆ دوو n لەسەر دوو یا ئەگەر سادەتری بکەینەوە دەبتە x یەکسانە یەک لەسەر دوو کۆ دوو n لەسەر دوو هەر کاتێک لەسەری کرد ڕادەکمە و لە ژێرەی کرد نیشانەی کۆ یەکەمنەوە توان بیکەمە دوو کرد ئێستا دەبتە x یەکسانە یەک لەسەر دوو کۆ دوو بەسەر دوو دابەش دەبی دەبتە یەک لەسەر دوو کۆ n کەواتە r جگەی لە یەک لەسەر دوو کۆ n دەبێتە بواری نەخشەکە سەدەین هەندێک پرسیاری وەزاری لە بابەتی بوار و مەودا شکار دەکەین پرسیارە وەزاریەکان لە بابەتی بوار و مەودا پرسیاری یەکەم کە هەمانە خولی یەکەم 2015 16 هایتە مەودای نەخشەی f(x) یەکسانە بە سالب سێ لەسەر x کۆ یەک گوتمان ژمارە لەسەر x کە داوای مەودای کرد مەودای دەبێتە r جگە لە سفر گوتمان ژمارە لەسەر x توانێت هەمیشە مەودە r جگە لە سفر کەواتە ئەی وەڵامی ڕاستە پرسیاری دووەم خولی دووەم 2015 16 بواری نەخشەی ڕەجی چمان هەیە 4 کەم x توان کاتێک دەڵێ بوار ڕەجی 4 دەبێتە چەند موجب سالب کەواتە موجب سالب 2 دەبێتە وەڵام کە سی وەڵامی ڕاستە پرسیاری دوای ئەو خولی یەکەم 2016 حەفدە مەودای نەخشە پەلدارەکەی کە شیکارمان کرد بەڵام ئەویان یەکسانەی لەگەڵا طبعا ئەگەر وێنەکەی بکێشین هەر بە هەمان شێوە مەودە هەر دەبتە سفر لە بۆ موجب ئینفینیتی کە دەی وێنەی دەکێش وەک چۆن باسمان کردن ئەو نەخشە پەلدارە چۆن وێنەی دەکێشی بۆ شوێی دەکێشی و سفر لە بۆ موجب ئینفینیتی دەبێتە وەڵام کە بی وەڵامی ڕاستە خولی دووەم 2016 حەفدە بواری نەخشەی f(x) یەکسانە بە لنی x کەم دوو طبعا دەیبرێ x کەم دوو گەورەتر لە سفر x گەورەتر لە دوو ئەگەر لەسەر هێڵەکە دیاری بکەین ئێرە دووبی گەورەتر لە دوو دەبیتە چی لۆلای کوێ دەڕوا لۆلای موجب ئینفینیتی دوو موجب ئینفینیتی دەبنە وەڵامی ڕاست کە بی وەڵامی ڕاست خولی یەکەم 2017 هەژدە مەودای نەخشەی f(x) یەکسانە دوو کۆساینی پای x دوو کۆساینی پای x کە دەڵێ مەودا موجب سالبی ئەو ژمارە یعنی سالب دوو موجب دوو دەبێتە وەڵام کە سی وەڵامی ڕاستە پرسیاری نوێیە بواری نەخشەی ڕەگەکمانی x توان دوو کەم 4x کۆ 3x توان دوو کەم 4x کۆ 3 باش دەبتە دوو کەوانەی جیاو دوای ئەو ماوەکە دەدۆزینەوە کە پێشتر شیتەڵمان کردبوو دەبێتە x کەم 1 x کەم 3 کە ئەو پرسیارە هەر لە کاتی باسکردنی بابەتەکە شکارمان کرد کە ماوەکانی دەبیتە 1 و هەروها 3 کەواتە سالب ئینفینیتی تا 1 بەیەکگرتن لە 1 لە بۆ سالب ئینفینیتی تا 1 بەیەکگرتن لە 3 لە بۆ موجب ئینفینیتی کە دی دەبێتە وەڵامی ڕاست لە پرسیارەکەمان